بەڵێ بینەرانی عزیز لە بەشی سێمی بەرنامەکەمانە بابەتی وەرزشی باسەکەین. دوو بابەت هەیە ئەمانەوەیە قسەیان لەسەر بکەین. بابەتی یەکەمیان شیکردنەوەیەکی خێرا بۆ بەجێهێشتنی سێرەی جیهانی تۆپی پێ مێسی لە یانەی پاریس سێن ژەرمان ئەگەر هەڵە نەبم بچێتە یانەی ئەنتەر میامی لە ئەمریکا. ئەمە تۆزێک قسە و باس هەڵەگرێ. و بابەتی دووەمیش کە زۆر گرنگە بە تایبەت بۆ وەرشەوانان و شیکەرەوانی وەرزشی وەرزش دۆستان و چاودێرانی وەرزش کە ئەویش یاری کۆتایی یانە پاڵەوانەکانی ئەوروپایە بە چامپیۆنز لیگ ناسرێ کە هەریەکە لە ئینتەر میلان و مانچستەر سیتی یاری کۆتایی ئەنجامەدەن. لێرەش لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا گۆران محەممەد میدیاکاری وەرزشی و شیکەرەوی وەرزشی لەگەڵمانە بێ شرۆڤەی هەم بەجێهێشتنی مێسی و هەروەها یاری کۆتایی یانە پاڵەوانەکانی ئەوروپا دەکەین. سپاس بۆیەوە. جا مامۆستا گۆران ناوی خۆی لێبێنە و خۆزانی من لە وەرزش و شارەزانیم. ئەوە خۆڕێکی کەرەوە خۆ پرسیارەکان لە خۆ بکە مێسی بۆ ڕۆشت بۆ ئینتەر میامی. زۆر سپاس بۆم دەرفەتە مامۆستا شوان، سپاس بۆ ئێوە، دووبارە سپاس بۆ بینەرانی پەیامی عەزیز. بێگومان چەند هۆکارێک هەیە بۆ ڕۆشتنی مێسی لە پاریس سەن ژەرمان. ینی یەک هەڵکشانی تەمەنی کە ئیتر ڕەنگە نەتوانێت بەرگەی پاڵەوانێتی زۆر گەورە بگرێ و دوو ئاسوودە نەبوونی لەگەڵ ینی پاریس سەن ژەرمانە بەوەی کە ڕەنگە پرۆژەی پاریس سەن ژەرمانی بەدڵ نەبێ، ڕەنگە ئەو بەرنامە و پلانەی کە لە وەرزی داهاتووە پاریس سەن ژەرمان دەیڕۆشتەوە هەم تا ئەندازێکی زۆر خەمساردی ئیداری ینی پاریس سەن ژەرمان هەرچەندە خۆی لە چەند هەفتەیە پێش تەواوبوونی خولەکە ڕۆشتنی لایەنەکە ڕاگەیاندە بوو، بەڵام دواتر ئەو فەرمی بێگومان چەند هۆکارێک هەیە. کاریگەری مۆندیالیشی تیان نەبوو تۆزێک ئەو لە لێدوانەکەی بازەوە کە ئاڵێ من لە ئەوروپا هەموو شتێک لە تۆپیا بەدەستێناوە و ڕەنگە ئیتر بەرگەی فشاری هاندەری نەگرێ. ینی بۆ نمونە ئەم وەرزە مێسی لەلایەن هاندران ینی پاریس سەن ژەرمانەوە ڕوبەڕووی وتاف و ڕوبەڕووی فیکەی ناڕەزایی بوویەوە کە ئەمە بەڕاستی بۆ ئەستێرەیەکی گەورەیە و لیۆنێل مێسی کە خاوەنی چەندین تۆپی ئاڵتوونیە، کە خاوەنی نازناوی مۆندیالە، کە خاوەنی ئەو هەموو ڕیکۆردە جیهانی قورس بێ کە ئەمە ڕەنگە بەشێک بێ لە هۆکاری ڕۆشتنی کە بتێوە نەتەوێ. کاک مامۆستا شوانە هاندەران داوای نازناو لە تۆکەن، یانەی پاریس سەن ژەرمانیش ماوەیەکی زۆر زۆر بە دوای نازناوی چامپیۆنز لیگا وێڵە چەندین گرێبەستی گەوری و لەو پێناوە ئەنجامدا. گواستنەوەی نەیمار لە 2007 بە گەرانترین گرێبەستی مێژووی 220 میلیۆن یورۆ، گواستنەوەی کیلیان مباپی لە یانەی مۆناکۆ، گواستنەوەی لیۆنێل مێسی، گواستنەوەی چەندین ئەستێرە، بەڵام ئەو خەونە نەهاتە دی. هاندەرانیش داوای ئەو خەونە ئاکەنەوە، مێسیش لە پێناو ئەو خەونە هاتە یانەی پاریس سەن ژەرمان کە هەر لە سەرەتای کۆنگرە ڕۆژنامەوەیەکەیە لە ساڵی 2021 کە گرێبەستی یەکەڵام تیپە ئەنجامدا ئاماژەی بۆ کرد ئێمە بۆ نازناوی چامپیۆنز لیگی نایانی پاریس سەن ژەرمان و ئامانجمان برنەوەی چامپیۆنز لیگ، بەڵام دوای دوو وەرز تیپەکە نەیتوانی بگاتە قۆناغەکانی پێشەوەی زۆر پێشەوەی پاڵەوانتەکە و ماڵ ئەوایی کرد کە ئەم ساڵ لە سەردەست یانەی بایرن مونیخ کرایە دەرەوە. بۆی ئەمانە هەمووی هۆکارن تاوەکو مێسی وازدە و فشارە زۆرە بێن لە کۆنگرەکەی خۆی بازەوە کە ئاڵێ من هەموو شتێکم لە ئەوروپا بەدەستێنا و مۆندیالم بەدەستێنا، ئیتر پێویستە کەمێک گرنگی زیاتر بە خێزانەکەم بدەم. زۆرێکیش لە میدیا جیهانیەکان فابریسیۆ ڕۆمانۆ و جیرارد ڕۆمیرۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئیملاقن ئەڵێ قسەیان سەنەدە بازەواکەن کە خێزانەکەی هاوسەرەکەی ڕۆڵی سەرەکی هەبوو لەوەی کە بۆ نمونە بچێتە شوێنێک کە کەمترین فشاریان لەسەر بێ بۆی زیاتر گرنگی بە خێزانەکەی بە ئەگەر چی تا دوا ساتەکانی ژیانی بەشتۆنە ئەویست هەوڵی گەڕانەوەی بە، بەڵام بەوەی ئەو دۆخە خراپە ئابووری کە ئێستا تیپەکە ڕوبەڕووی بۆتەوە یانە کەتەلۆنەکە بەرشلۆنە نەیتوانی ئەو موچەی مێسی دابین کە بۆیە مێسی لە دوو شوێنەوە زۆر نزیک بوو، لە ئینتەر میامی ئەمریکیەوە نزیک بوو کە یەکێکە لەو خولانەی کە بەڕاستی ڕەسیدی نییە. ئێستا خولی سعودی کێبڕکەی زیاتری تایە، کێبڕکەی زیاتری تایە. مامۆستا گۆران هەرچەند زۆر بەدەستچوونم نییە لە بەرەوەی کە زۆر حەزمە مەجالەکە نییە، بەڵام ئێستا بینی ئەو یانە عەرەبیانە زۆرترین ئۆفەر پێشکەشی ئەو ئەستێرە جیهانیانە ئەکەن وەکو ئەوەی کە ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆش لایەنێکی سعودی هەیە و ئۆفەرێکی زۆر هاتووە بۆ میسی لە ئەم یانە سعودیانەوە. هۆکارەکەی چییە ئەم یانە سعودیانە ئێستا حەزیان بۆ هەڵکشانە زۆرەی هەیە؟ بێگومان یەکەم لە ڕووی بە بازارکردنی زیاتری خولەکەیان و ناسانەی خولەکەیان بە جیهانی تۆپ ئێمە زۆر گرنگە. لە داهاتووشا سعودیە ڕەنگە مەیلی ئەوەی هەبێ مۆندیال لە وڵاتەکەی بەڕێوە بچێەوە هەوڵی بۆ بدا. ئەم گواستنەوەی ئەم ئەستێرانە واکە کە باشتر بیانی بۆ نێسە ڕۆناڵدۆ کە لە نەسڕ یاریەکە بەشێک لە ئەهەمی هاتنی ڕۆناڵدۆ یعنی ئەوەیە کە بێتە سپۆنسەرێک بۆ ئەوەی کە
بتوانێ فیفا قایلکە بەشێ لە مۆندیالی داهاتووتر لەوێ بەڕێوە بچێت لە وڵاتی سعودیە کە هەرجێکە لە سعودیە و یۆنان و میسر ئامادەکاریان کردو بۆ ئەوەی مۆندیالی 2030 لە بەهاوبەشی لە وڵاتەکان لەوێ بەڕێوە بچێت بۆیە ئەمە بەشێکە لە هۆکارەکان و لە هەمان کاتە سعودی وڵاتێکی زۆر دەوڵەمەندە خۆتان نەزان یعنی قەتەر سعودیە بۆیە لە پێنا ئەوەی کە خولەکەیان گرنگی زیاتری پێ بدرێت لەوەتی ڕۆناڵدۆ چۆتە خولی سعودی بەڕاستی بمانەوێ نەمانەوێت بینەری خولی سعودی زۆر زیای کردووە بە ڕۆشنی کەریم بەزیمە بە ڕۆشنی چەندین یاریزانی تر کە لە ئێستاە لەسەر هێڵن دوجار من پێم وابوو مێسی ڕوو بکاتە خولی سعودی ڕەنگە کێبڕکەیەکی باشتر خۆشتری تابێت ئەنی ئێستا لە خولی ئەمریکی یعنی ئینتەر میامی لە پلی 27 بخۆی 29 تیپە لە 27 مینی ڕیزبەندیایە تیبەکە لە دۆخێکی باشانیە و لە هەمان کاتە ئەم خولێکی مەهاڵێ خولێکی باش نییە خولێکە کە کێبڕکەی تیانی ینی ئەم تیپانە لە ناو خۆیانە نەدابەزینی تیانە سەرکەوتنی تیە ینی بۆ خولی پلەی کۆکۆل ینی تقریبا پارەوەگرتنێکی باشە بەڵام ئەوەی کە گرینگە داوید بیەکامە کە سەرۆکایەتی تیبەکەکە ئەستێری پێشووی هەڵبژاردە ئینگلتەرا وعدی خۆی بردە سەردەماوەی چەند ساڵی ڕابردووەتی منە ئەمەوەیەکێک لە ئەستێرە گەورەکان لە تیبەکەم یاریکە کە 2000 مێسی گواستەوە ئینتەر میامی زۆر باشە دوو پرسیار لەسەر مێسیە کە این دواتر بۆی بەشی بەرنامەکەشمان لەسەریانە پاڵاوانەکانی ئەوەش تۆزێ قسە بکەین نامێ بتخەمە بەرشیکردنەوەیەکی قورسەوە بەڕای بڕێزت یان ئەوەی کە بیستوتەوە مێسی بڕۆشتایەتە هیلالی سعودی باشتر بوو یا خود هەر دەستی لە یاری هەڵگرتایە لەو ترۆپکەیە کە مامۆستا شوانە ڕەنگە تۆش ئێستا ڕات لەگەڵ ڕای منابێ هەرچەندە تۆ دووری لە ڕاضەوە بەڵام من پێم وایە هەم بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ هەم بۆ لیۆنێل مێسی پێم وایە لە ترۆپکی ئاستیان ئاواز بێن باشتر لەوەی لە پێناو پارەیە یاری بکەن چکە بەڕاستی ئەمانە هەموو شتێکیان لە پارەیە بەدەستێناوە علی ئەچیسەی ڕۆناڵدۆکی لە تەواوی وڵاتانی جیان ئوتێل بەناوی ڕۆناڵدۆ هەیە مێسی خاوەندە هاتێکی زۆر زۆر گەورەیە بۆیە من پێم وایە ئەگەر هەروازێنی وەکو زەینەدین زیدان لە دوای مۆندیال کە وازیەنە بەسەر بەرزی ماڵاوی یاریگەکان کرد وەکو ڕۆناڵدۆی دیاردە هەرچەندە ڕۆناڵدۆی دیاردە بەهۆی ئازاری کاتوشکانی خاچیەوە وەکو چەندین یاریزانی تر بەڵام ئەمە دواتر ماوەسا پارەیە ینی پارەیەکی زەبەلاح لە بەردەستی دوای ینی ئێستا گرێبەستی مێسی لەگەڵ ئەم تیپەیە بەشێکی پشکێکی سەرەکی ئەپڵ کۆمپانیایکی گەورەیەک و ئەپڵ دراوەتە دەست مێسی پشەکەی بۆ ئەوە بێ پشکێکی گەورەی ئەپڵ پشکێکی گەورەی ئەدیداس کە یەکێکە لە مارکە جیانەکانی جلوبەرگ و پێداویستی وەرزشی ئەمە بۆ مێسیە بێ لە کۆتایی گرێبەستەکە یاتوانێت پشکێک لە یانەی ئینتەر میامی وەربگرێت کە خاوەنددارێتی بکە ئەمانە هەموو شتی گەورەن ینی ڕەنگە مرۆڤ لەبەر ئەم شتا گەورانەیە خۆی پێ نەگیرێ ئەمە دوجار واکە بۆ منە مێسی قراری بەردەوامبووندا لە یاریکردن لە پێنا ئەوەی کە بۆ منە دەستکەوتێکی مادی زیاتری هەبێ ئەگەر نا بەڕاستی خولی ئەمریکیش بەدەستبێنی تا ئەندازەیەکی زۆر خولی سعودیش بەدەستبێنی ڕەنگە ڕاستیدێکی ئۆتۆی نەبێت لە تۆپی پێەیە بۆیە من پێم وایە بەڵێ من لەگەڵ ئەوەیان ئەستێرەکان لە ترۆپکی ئاستیان ئاواز یاریکردن بێنن مامۆستا بێنە سەر خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بزانم لە کۆتایی ئەم شەو کاتژمێردە بەڵێ کەمێک باسی ئەوەمان بەڵێ بێگومان دویانە گەیشتنەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بە ئاست و بە ئەنجام بە شایستەی ئەمساڵەوەی ئیتالەکان شانازی بە خۆیانەوە بکەن چکە سێیانیان لە یاری کۆتاییەکانی خولی ئەوروپیەکان بوون هەرچەندە دویانیان بەڕاستی هەم ڕۆما لە خولی ئەوروپی بەرامبەر ئیشبیلیا شکستیانە لە هەمان کات فیۆرنتینا بەرامبەر وێستام لەم چەند شەوەی پێشوە لە خولی کۆنفرانسی شکستیانە بەڵام ئەوەی گرنگ بوو ئەمساڵ جیاوازە ساڵانەی ڕابردوو سێیانی ئیتالیا گەیشتن سێ پاڵەوانەتی ئەوروپی کە ئەمە ئیتالیا دەمێت بۆ ئەمەی بەخۆ نەبینی بوو ئەمە گەورەی بوو بۆ یانەکانی ئیتالیا لە ئێستا بینی تیپێکی ئیتالی لە کۆتایی چامپیۆنز لیگایە کە ئینتەر میلانە ئەم تیپە سێ جار نازناوەکەی بەدەستێناوە کۆتا نازناو لە ساڵی 2010 بوو لەسەر دەستی جۆزێ مۆرینۆ بەدەستێنا کە ئەو ساڵە ئاستێکی زۆر بەرزیان پێشکەش کرد لە ئێستا جارێکتر گەیشتەوە کۆناغا ئەوەی خۆشیە ماوەسا شوانە ستارەخان ئەوەیە کە بەڕاستی کەس چاوەڕێی شیکەرەوە گەورەکانیش ینی ئەم گروپەی کە ئینتەر میلان تیا گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە خۆناغی کۆمەڵەکانە بەشلۆن و بایر میونخی لەگەڵا بوو یعنی هەمووی ئەنتەر میلانی دەرەوەی معادلەکەدا نابوو هەمووی پێوا بوو لە قۆناغی کۆمەڵەکان چوار تیپە دوو تیپسەرەکە دوتی ماڵاواییەکە هەمووی پێوا بوو بایر میونخ و بەشلۆن سەرەکەون و ئینتەر ماڵاواییەکە بەڵام ئینتەر گەیشتە یاری کۆتایی و بەشلۆن لە قۆناغی کۆمەڵەکان کرایە دەرەوە ئەمە زۆر گرنگ بوو لە هەمان کاتە ینی مانسەرسی بەسەر کرد بە سەرۆکاتی پیپ گواردیۆلا کە گرێبەستی زۆر گەوری ئەنجام داوە ئەم وەرزە توانیوێتی چەندین دوو نازناوی گرنگ بەدەستبێنێت خولی ناوخۆیی ئینگلیزی پرێمەر لیگ لە هەمان کاتە جام یەکێتی یانەکانی ئینگلتەرا
ئەوێ بیکە بە نازناوی سیانی دوخلی بەهێزیشن گەڵ بێگومان پرێمەر لیگ ئەوە چەندین ساڵەوە لە ماوەی 6 ساڵی ڕایەنەرایەتیان نزیکی 4-5 ئەم پڵی بەدەستێناوە کە ئەمە زۆر گرینگە بۆ پێپ گواردیۆلا بەڵام ئەوەی گرینگە بۆ گواردیۆلا برنەوەی نازناوی چامپیۆنز لیگە چۆن من پێم وابوو لە باسی مێسیە پاریس سان ژێرمان ئەهەمی سەرەکی برنەوەی نازناوی چامپیۆنز لیگە هاندەرانی نێوی یاریگەی ئیتیحاد کە تایبەتە بەیانی مانچستەر سیتی داوای چامپیۆنز لیگ لەم تیپاکەن و ئەمساڵ فرسەتێکی زۆر گەورەیە ئەزانی بۆ لەبەر ئەوەی پێکهاتەی یانی مانچستەر سیتی بە بەراورد و پێکهاتەی یانی ئینتەر میلان زۆر بەهێزترە زۆر ڕێکخراوترە یعنی ئێستا مناڵێکی بەشکۆلە بینی کەسەی ئەم شیاری ئەم شەوکاتەوە پێی وایە لە ڕووی هێزەوە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی کورسیە دەگ یاریزانەوە جێگرەوەەوە یعنی مانچستەر سیتی زۆر بەهێزترە لە ئینتەر میلان بەڵام 90 خولێکی یاری نەساحی من نەساحی تۆیە ینی بۆ یاری پێش کۆتایی مانچستەر سیتی لەگەڵ یانی ریال مەدرید بوو کە لە یاریگای یانی ریال مەدرید بە گۆڵێک بۆ لە یەکشانێکستان و لە یاریگای ئیتیحاد تێبێت مانسی 4 گۆڵی لە ریال کرد یعنی ئەمە یاریگای من و تۆ نییە کە بڵێ زۆتری هاندەرم لەوەیە و من پشگیری مەکرێ و هاندەران بە یاریزانی ژمارە 12 ناسراون طبعا ئەمە یاریگای ئەتاتورکە لە ئەستەمبوڵی وڵاتی تورکیا کرێ نە یاریگای من نە یاریگای تۆیە کەمترین هەڵە بکە سەرکەوتن تۆمارەکەی کەمترین هەڵە بکە بۆیە ئینتەر میلانیش هاوشێوەی یانی مانچستەر سیتی پاڵێراوە بەڵام ئەوەی کە پاڵێراوی زیاترە ئەوەی کە چاوەکان زیاتر لەسەرین ئەوەی کە بەهێزترە ئەوەی کە پێکاتەکەی باشترە یانی مانچستەر سیتیە کە ئەمساڵ بە گواستنەوەی ئێرلینگ هالاند کە یەکێکە لە هێرشبەرە قەناسەکانی تۆپێ لە ئێستای دنیای تۆپەیە تیپەکە زۆر کامڵە یعنی جاران لە ساڵانی ڕابردووە لە 2 ساڵی ڕابردووە گواردیۆلا پێی وا بوو کە یاریزانی سەرڕەم یاریزانی هێرشبەری زۆر باشی نییە بەڵام لە ئێستاە یاریزانی چیە کە بەڕاستی هەموو ئەوروپای بەگیر هێناوە هیچێکە لە گۆڵکارە هەر باشەکان بۆیە لە ئێستا گواردیۆلا هیچ بیانوویکی نییە بۆی نازناوی چامپیۆنز لیگ نەبە تۆ لە قۆناغی پێش کۆتایی لە ریال مەدرید بردەوە بە 2 یاری 5 گۆڵ لەسەر تۆمار کرد پێشتریش ئەو تیپە ئەزمموی پێم وابێ ئەزمموی سێ نازاوە ینی ئینتەر میلان سێ نازناوی بەدەستێنەوە بەڵام یانی مانچستەر سیتی تا هیچ نازناوێکی چامپیۆنز لیگی نەبردوتەوە گەشتە یاری کۆتایی بەرامبەر یانی چەلسی لە دەستیدا ساڵی 2021 بۆیە تەمە دەرفەتێکی باشە بۆی دەرفەتێکی زۆر باشە لەبەرەوەی مامۆستا شوان بڕکابەرەکەی هاوشێوەی خۆی نییە یعنی با لە جوهدی با لە گەورەی ئینتەر میلان کەم نەکەینەوە ئێستاش لە مێژووی تۆپی پێیە ناوی ئینتەر میلان گەورەتر لە ینی مانچستەر سیتی ناوی ئینتەر میلان گەورەتر لە ینی مانچستەر سیتی وەکو نازناو وەکو هێز وەکو کوالیتی وەکو چامپیۆنز لیگ کە خەوەنی سێ چامپیۆنز لیگە بەڵام ئەگە باسی ئەمڕۆ بکەین باسی ئەم نەوەکەی ئەم شەکەین مۆرینۆ قسەیەکی جوانی هەیە باسی مێژوو مەکەن چونکە بەڕاستی مێژوو باز یارمەتی ئەم نەوەت خولەکە نادا مۆرینۆ گەورە ڕایەنەری تۆپێ بەڵکو ئەو نەوەت خولەکە چی ئەەکەی تۆ چی لە هەکبەتایە کەمترین هەڵا ئەنجامەدەی ڕەنگە بۆ منە ئەم شەو ئینتەر میلان بە هێرشی هێڵگەڕاوە گۆڵ لەسەر مانچستەر سیتی تۆمارکەوە دواتر بێ بەرگریەکی چڕکە و نەیەڵێ مانچستەر سیتی گۆڵ تۆمار بکاتەوە ئەمە هەمووی هەیە تۆپێ بەڵام وەکو ئەوەی کە ئێمە ئەم شەو سەی تۆ پێیکی جوان بکەین واقعانە پێش یاریەکە شیکردنەوەی بۆ بکەین ئەم شەو یانەی مانچستەر سیتی زۆر لە پێشتر بۆ برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ لەبەر ئەوەی پێکاتەکەی باشترە لەبەر ئەوەی خاوەنی ڕایەنەریشی عریق و گەورەیە کە بە فەیلسوف ناسراوە پێپ گواردیۆلا بۆیە ئەمانە هەمووی هۆکارن تا بڵێن ئەم شەو مانچستەر سیتی ڕەنگە نازناوەکە ببرێتەوە زۆر پێکە ئەنجامەکانی خولەکەش زۆربەی زۆری پێشبیری نەکراوە بە شەلۆن و بایرن میونخ خولەکەیان بەجێهێشتووە هاندەران خۆیان بۆ زۆر ئەنجامی تر واللهی 100% هاندەران ئەبێ خۆیان یعنی بەس تۆ سەیریکە یعنی بەکۆی گشتی مانچستەر سیتی لەم وەرزایە 12 یاری ئەنجامداوە لێ گەێنێدەوەڕاوە 12 یاری ئەنجامماوە 7 یاری بردەوە 5 یاری یەکسان بووە پێم وایە 20 گۆڵی تۆمار کردو ینی خاوەنی هێزێکی زۆر لە هێڵی ئینتەر میلان بەراورد بە مانچستەر سیتی بەس لەم خولەیە باواز لە مێژوو بێنین بەریەک کەوتو نازام سیستەمی خولەکە چۆنە یاریان کردو پێکەوە لەم نەخێر لەم چامپیۆنز لیگە یاریان بێکەوە نەکردووە بەڵام ئەمە یەکەم ڕوبەڕوونەی هەردوو تیپە لە یاری کۆتاییە لە یاری کۆتاییە لە مێژووە ڕوبەڕوونەی هەردوو تیپەکە ڕوبەڕوویەکرا بنەوە یعنی ئینتەر میلان وەکوتم خاوەنی هێڵی بەرگری ئینتەر میلان چەند بێزە چکە ڕاستە لەولا هالاند هەمیشە بینیمە زۆر ئەو کابرا قرزەردەکە بەڵام زۆر گۆڵکارێکی سەرکەوتو عجیبە بەڵێ بێگومان بەس لەم لاشەوە بێ هێڵی بەرگری ئەمان ئەگەر بەهێز بێ تۆزێک ماوەسا شوانە هەمیشە ئیتالیەکان بە بەرگریەکی بەهێز ناسراون بەڵام ڕەنگە لە چەند ساڵی ڕابردووە ئەم پێناسەیە کەمێک کەمتر بێتەوە بۆ یانەکانی ئیتالیا لە ڕووی هێڵی بەرگریەوە چکە بەڕاستی ئێستا بەشێک لە یانەکانی ئیتالیا هێندەی ئیتیمان بە بەرگریە دەن هێندەش ئیتیمان بە هێڵی پێشەوادن یعنی ستایلی یاریکردنی ئیتالیا بە شێوازێک تا ئەندازەیە گۆڕانکاریشی بەسەرا هاتووە یعنی لە ئیتالیا تیپێکی وەکو ساسۆلۆ کە تیپێکی ئاساییە نۆرمەڵە بەڵام هێرشبەرێکی زۆر خۆش یاری پێشکەشەکە بۆیە بێگومان هێڵی بەرگری ئینتەر میلان هێڵێکی باشە بەڵام ئەوەی قورسە هێڵی پێشەوەی
ینی مانستەرسیە یعنی پیپ گواردیۆلا ئەو ڕایەنەرەی ینی مانستەرسی وا لە یاریزەنەکە کە لە ڕۆڵێک زیاتر بەجێڕێ ینی بۆ بە نمونەیەک بێن بۆ مامۆستا شوانە پێشکەشکارێکە بەڕێوەبەر وای لێکە کە بتوانێت بۆ منە لە چەند شوێنێکی تری پێیامە بتوانێت ئیشی پێ بکە توانەکانی بدۆزێتەوە. پیپ گواردیۆلا یەکێکە لەو ڕایەنەرانەی کە بۆ نمونە لە هێڵی ناوەند بەرناردۆ سیلڤای هەیە، جاک گریلیشی هەیە، ریاض محرەزی هەیە بۆ نمونە فیل فۆدینی هەیە، ڕۆدری هەیە، ئەمانە ئەبینی لە چەند جێگەیشی یاریگە یاریەکەن لە چەند جێگەیشی یاریگە ئەبینی ڕۆڵیانەیەات ینی ئەم ڕۆڵ بینینە لە چەند جێگەیشی یاریگە زۆر هاوکاری ڕایەنەرەکە تا ئەوەی کە بۆ منە سەرکەوتوو بێ سەی هالان دەکەیەتەوە یارمەتی هێڵی ناوەندی تاوەدا ینی بۆ منە سەیری کە جاگریلیش لە باڵی چەپ یاریەکەیەتە باڵی ڕاست بۆ منە فیل فۆدین بۆ منە ریاض محرەز بە هەمان شێوە دیبڕۆین ئەمانە یعنی لە چەندین شوێن یاریگەیان بینی بۆیە کەسەی ئەم پێکاتەیەکەی هەر لە هێڵی پێشەوە ئێرلینگ هالاند دیبڕۆین گۆندۆگان سەیری جاک گریلیش ریاض محرەز بەرناردۆ سیلڤا سەیری ڕۆدری سەیری دیا سەیری ئاکێ سەیری ئانجی ئەمانە ئەەکەی و لە دوا شەو گۆڵپارێزێکی باش کە ئەندرسۆنە سی ئەمانە ئەەکەی ئەو ئەیە کە من ئەڵێم مەیلەکان زیاتر بەلای بیانەی مانستەرسیەیە ڕاستە لەوێش لە هێڵی پێشەوەی ئەم تیپە لوکاکۆمان هەیە لە ئەوتارۆ مارتینێزی پاڵەوانی ئەوروپامان هەیە پاڵەوانی مۆندیالمان هەیە یعنی خواکینمان هەیە چەندین دیزیکۆمان هەیە مختاریانمان هەیە چەندین گەریزانی بتوانە هەیە لە ینی ئینتەر میلانش بەڵام دوجار ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەیە وتم کەمترین هەڵە لە نێو یاریگای ئەنجام بدەی و هەوڵ بی کە ئەو شێوازاریکردنی گواردیۆلا یاری پێکە ئەو کۆنتترۆڵیکردنی تۆپ ئەمە تۆزێ زەحمەتە بۆتی بەرامبەر یعنی ئاڵێ گواردیۆلا هەوڵەدا زۆرترین تۆپ لای خۆی بیاڵێتەوە و بێچێکە لەو ڕایەنەرانی کە مەیلێکی گەورەی هێرشبەری هەیە یعنی ئەگە 4 گۆڵی تۆمار کردوێ هەر مەیلی ئەوەی هەیە گۆڵی زیاتر تۆمار بکایەکە لەو ڕایەنەرانە هەندێک جار ڕەنگە ئەمە لە چامپیۆنزیەکانی یعنی بۆ ئەمساڵ گواردیۆلا گەیشتە یاری کۆتایی چامپیۆنزیەکانی ئەمەیەکێکە لە پرسیارە زۆر گرنگەکان گواردیۆلایشە بۆ لەو ڕایەنەرانی کە بەردەوام لە چەند ساڵی ڕابردووە ئەنجامیشی کردو بە قوربانی فەلسەفەکەی خۆی ئەو فەلسەفەی کە باسێکم ئەڵم کۆنتترۆلی تۆپ و تیکی تاکا و پاسات و هێرشبردن و یعنی بۆ منە 4 گۆڵی هەبووە 3 گۆڵی هەبووە هەمان سیاسەتی هەمان سیاسی بەکارناوە لە بەرامبەرە بە دژە هێرشێ بۆ نمونە بە یاریی کراوە یەتی بەرامبەر گۆڵی تۆمار کردووە من پاڵەوان کراوە دەرەوە بەڵام ئێستا گواردیۆلا واقعیانە مامەڵە لەگەڵ تۆپیاکە بۆ نمونە وەرزی ڕابردوو بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید ئەم تیپە 15 خولێکی کۆتایی بەس کە بە هیچ شێوەیە ئەمە لە گواردیۆلا نەبینی بوو 15 خولێکی کۆتایی بەس بەرگری کردووە یعنی لە ئێستا سیاسەتی یاریگرنی گۆڕاوە بڵێ کەواتە ئێستا فەلسفەکەی کاتە قوربانی چی بۆ ئەنجام جاران ئەنجامێکە لە قوربان بۆ فەلسفەکەی خۆی بەڵام لەم وەرزەیە فەلسفەکەی خۆشە کاتە قوربانی بۆی ئەنجام بەدەست بێنێ ئەنجامیش گرنگ نییە لە وەرزشە بێگومانە خەمە ڕێک ویستمەوە تاوەکەم ماوەسا شوانە بە حتا کۆتایی تۆ کۆنتترۆلی تۆ بلابێ لە سایانەوە بەڵام دوجار بە گۆڵە بدۆڕی هەندران ئەو گۆڵەیانەوێ هەندران ئەیانەوێ بەو گۆڵە سەرکەوتن تۆمار فشاری هەندرانە لەسەر بێگومان دەمێکە فشاری هەندرانی نەو یاریگە ئیتیحاد لەسەر گواردیۆلا لە برنەوەی نازناوی چامپیۆنزی بێگومان ئەمساڵ ئەمە قسەیەک بێ ئەگەر گواردیۆلا نازناوی چامپیۆنزی نەبە بەڕاستی شکستە بۆم ڕایەنەرە یعنی لێتان نەشارمەوە ڕاستە گواردیۆلا توانیوێتی پێکاتێکی بەهێز دروستکە بەڵام من هەمیشە وتمە خۆزگەی ئیداری حکوومەت یاریمی کوردستانیش وەکو ئیداری یانی مانسەرسی دەستکراوە بووایە بۆ خەڵک چۆن ئەو دەستکراوی بۆ ڕایەنەرەکەی شەی بێ بۆی پەلکێشەکە بەڵام لە مقابلە ئەویش دەتوانێت توانای یاریزانەکانی چۆن بەدەست بدۆزێتەوە لە چەند شوێنێکی یاریگایە بۆیە بێگومان هاندرانی داوای نازناوی چامپیۆنزیەکەن با حتاوەکو 90 خولێکی کۆتایی تۆپ لە قایستوە وەڵام من یەم و تۆپەکەی وەرەگرم و گۆڵێک تۆمارەکەم منە بەخاوەنی نازناوی چامپیۆنزی ئێستا کەس ناڵێ بۆ منە ئەو ساڵە پیپ گواردیۆلا گەیشتە یاری کۆتایی بەرامبەر چێلسی شکستێنە ئەڵێن چێلسی نازناوەکەی بەدەستێنە ئەسڵەن زۆر باسی یاری کۆتایی شەر ناکرێ بۆیە ئێستا کی خاوەنی سێ نازناوی چامپیۆنزیگە یعنی ئینتەر میلان کە لە کۆتایی ڕوبەڕووی مانسی بێتەوە مانستی خاوەنی هیچ نازناوێکی چامپیۆنزیگ نییە ئێستا ناوی ئینتەر لە مێژووی یانە پاڵەکانە گەورەترە با هەر تۆ تۆپ لایە با هەر تۆ بگرێ بەسی گەورە ئەنجامی بۆیە ئەوەی گرینگە ئەمشۆ ئەوەیە کە تۆ کەمترین هەڵا ئەنجامبەی و لە بەرامبەرە بتوانی یەکەم نازناو بۆ تیپەکەت بەدەست بێنی کە ماوەیەکی زۆرە پلانی بۆ ئەمشۆ یاریگا پشتیوانی هیچ کامێکیان نییە نەخێر ئەمشۆ یاریگا پشتیوانی ئەوەیە کە کەمترین هەڵا ئەنجامەیە پشتیوانی ئەوەیە کە باشترین یاری پێشکەشەکە پشتیوانی ئەوەیە کە گۆڵە تۆمارەکە و سەرکەوتن تۆمارکە نەخێر ئەمشۆ یاریگا نەیاریگەی ئیتیحادە نەیاریگەی جۆسێپی میازای تایبەت بەیانی ئینتەر میلانە بەڵکو یاریگەی ئەتاتورکە لە ئەستەمبول ینی هاندران
ڕاستە سێ جۆر بلیت هەیە بۆ ئەوەی کە بینەران چاو هین بن سێ جۆر بلیت هەیە بلیتێکیان لە یوفاوە بوو کە بەڕاستی ئەو کەسەی کە بۆی دەرەچوو فۆرمێکی پڕە کردەوە و ئەبوویتە خاوەنی بە تیرپشک بوو بەڵام پێم وایە کورت هەر بۆی نهاتەوە کۆمەڵە برادری زۆر پڕیاکرە بۆیان نهاتەوە دووەم بلیتیانە و بلیتەیە کە یانەکان ئەیدەنە دەست هەندەرە تایبەتەکانی ماوەسا شوانن یعنی هەموو تیپێک هەندەری تایبەتی خۆی هەیە هەندەری تایبەتی خۆی ئەدرێ بۆ هەندەرە تایبەتەنە بلیتی سێم تایبەتە بە وڵاتی ئەستەمبول و حکومەتی تورکیا کە ئەو خۆی مامەڵی پێواکە بۆ نمونە لێرە بلیتێک ئێمە ساوامان کرد بلیتی یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەیەکی لەم کۆمپانیا بەڕێزانەی ئێرە کەتەگۆری سێ کەتەگۆریمانەیە کەتەگۆری 1 و 2 سێ پشت گۆڵەکانە پشت گۆڵەکانە بڵێ خراپترین شوێنی نێو یاریگا بۆ بینەری بۆ نە بە $1500 نزیکی یعنی کەتەگۆریس یعنی 15 وەرەقەی بۆی کە خەڵک بە چاوڕوون بێ بۆیە ئەم سێ جۆرە بلیتە هەیە نەخێر یاریگای تا تورکە پشتگیری کەسیان ناکە پشتگیری ئەوواکە کە ئەم شەو بۆ نمونە جامە دووجوێکە لێوە بەرزەکاتەوە سپاسگۆران دەست خۆش بێ زۆر بەخێر بێ زانیاریەکانم بژێ ژووتەڕ بڕبوون بەس بە یەک شتی تریش تووشی شەڕێکی تری بکەین پەلە مەکە ئەم شەو پێ وایە یاریەکە نەتیجەکەی چییە بێ وەڵاهی من لە زۆر ئەمڕۆ لە دوسێ شوێنی تریش هەر داوەتم ئەو قسەی هەرەکەم ماوەزە ژوان لە ئێوە دەست پێەکەم من لە پێشبینی ناترسم پێم وایە پێشبینیکردن بۆ هەر بوارێکی ژیان ئەگە غەڵەتیش دەرچێت طبیعیە مە پێشبینیە ڕاستە نای خۆی شیکردنەوەی بۆ واقعی کە ئەیبینی ئەو واقعی کە ئەیبینی من پێم وایە مانسەر سێ بێتە پاڵەوان نزیکتر لە بەرەوەی نازناوەکە ڕێژەی گۆڵەکانیشت دیاری نەکردو تقریبا نەوەڵا ئەوە مەگەرا خڵبوتەکەی مۆندیالەوە ئەو دیاریەک زۆر سپاس بۆ ئێمە دەستکار خۆش ماوەسا گۆرانگیان سپاس دەکەین سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت زۆر سپاس